تەواوی کێشە و شەڕ و ئاژاوەکانی جیهان بەهۆی جنۆکەیە و چارەسەرەکەی تەنها لای منە. ئەمە وتەی دکتۆر عەلی کوردستانیە کە پێی وایە هۆکاری کێشە و شەڕ و قەیرانەکانی جیهان دەگەڕێتەوە بۆ جنۆکەکان و ئەو دەتوانێت لە ماوەی تەنها 7 ڕۆژدا سەرجەم کێشەکانی جیهان چارەسەر بکات. دکتۆر عەلی کوردستانی پزیشکی ناسراوی کوردستان و جیهان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بە زمانی ئینگلیزی نووسیوێتی سەرجەم ئەو کێشانەی کە ئێستا جیهانگیرۆدەیەتی ڕوحی شەیتانە و هۆکارەکەی جنەکانن. من دەتوانم لە ماوەی 7 ڕۆژدا لە پێناو خودا و مرۆڤایەتی کۆی ئەم کێشانە چارەسەر بکەم. دکتۆر عەلی کوردستانی ئاماژەی بە کێشەکان کرد و دەڵێت شەڕ، کوشتن، تەلاق، حەسوودی و درۆ، خیانەت، سحر و چاوپیسی ئەوانە ئەو کێشە هەنووکایانەی ئێستای جیهانن. جنۆکەکان بەرپرسی سەرەکین و من دەتوانم ئەگەر دەرفەتم پێ بدەن تەنها لە ماوەی 7 ڕۆژدا چارەسەریان بکەم. ئەو دکتۆرە لە بەشێکی بڵاوکراوەکەی ئاماژە بەوەش دەدات کێشەکانی ئێستای جیهان پەیوەندی بە جن و شەیتانەکانەوە هەیە، چونکە جنەکان وەکو باوان و لە تاقیکردنەوەکاندا دەردەچن. دکتۆر عەلی کوردستانی باسی چارەسەرەکەی دەکات و دەڵێت ئینشاءالله دەتوانم لە ماوەی 7 ڕۆژدا بەبێ بەرامبەر ئەم کێشانە چارەسەر بکەم. ئەمەش لە پێناوی خودادایە و لە پێناوی مرۆڤایەتیە، چونکە هەمووتانم خۆش دەوێت و خودا هەمیشە لە دڵمدایە.